بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە هەروەها هاوتاکردنی موچەی خانەنشینانیش دەکەین. دیارە بۆ ئەم مانگە وەزارەتی دارایی هەرێم لیستی خانەنشینانی بە هاوتاکراوی ڕەوانەی بەغداد کردووە. قسە لەسەرەوەی دەکەین کە ئێمە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە چۆن ئەمە دەکرێت وایە هیچ ڕێگریەک هەیە. وەقسە لەسەر پرسی موچەش دەکەین کە تاکو ئێستا ئەوەی کە پەیوەندی بە فەرمانبەرانەی بە تەواوەتی لا نەکراوەتەوە بە تایبەتی پرۆسەی بە بانکیکردن و نەبوونی لیستێکی ڕێکوپێک. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەزیز عەلی ئەندامی ئەنجومەنی باڵای کیتی خانەنشینان و شارەزای ئابووری هەروەها دکتۆر ئیسماعیل بەرزنجی مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عەزیز بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پرسی هاوتاکردنی موچە کە وەزارەتی دارایی ناردووتی بۆ بەغداد بەکوێ گەیشتووە، پێشبینی دەکرێت بەم زوانە هاوتاکردنەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ دووسێ ڕۆژە هاوتاکردنی موچەی فەرمانبەران بە یاسای ژمارە 9 ساڵی 2024 هاوتا کراوەتەوە و ڕەوانەی بەغدا کراوە، ڕەوانەی لیژنەی دارایی کراوە. لەوێ لیژنەیەک دانراوە بۆ وربینیکردنی ئەمە بۆ ئەوەی هەڵە و کەم و کوڕی هەچی تیاابێ بۆ ئەوەی چاکی بکەن، چونکەم ئەم یاسایە یاسایەکی گشتگیرە. لیژنێک پێکاتنەوە هەرێم هەرێمیشی تیا ئەبێ لیژنەیەک چۆ بۆ ئەوێ هەرێمیشی تایە. بەڕاستی ئەمە وەکو یەکێتی خاننشینان داوامان کرد یەک کەسی ئێمەشی تیاابێ، بەڵام دیارە قوبوڵ نەکراوە بۆ ئەو لیژنەیە. لیژنەکە کاری چی دەبێ و لیژنێکە پێکاتوە؟ بەس تەدقیقکردنی ئەو لیستەی کە نادوانە، چونکە تۆزێ وردەکاری تیا هەیە، وردەکاری حسابات و وردەکاری یاسایی تیا هەیە، چۆن بەڕاستی خاننشین بووە، چۆن موچەکەی چیلەکەی ئەوە دوایی باسیەکەین چۆن بەرێکەوە و چۆنی نەکرێت. پێشبینی دەکرێت هاوتاکردنەکە بەم زوانە چێتە بواری جێبەجێکردنەوە لەسەر چی وەستاوە بڵێن؟ ئەگەر تەدقیقەکە زوو تەواو بێ بە تاکیدەوە زوو ئەیەن، ئەگەر مدەی تەدقیقەکە ئەزانێ چکەی تەواوە بێ ناڵێ لەوانەیە تەدقیقەکە مانگی پێ بچێت، لەوانەیە 20 ڕۆژی پێ بچێت تا زووتر هەبێ. بەڵام من ئەوە ڕێی خۆمە موچەی مانگی حەوت دراوە کە تۆ لە بەغا موچە دائەنرێت، ئەو موچەی هەرێمی کوردستانیش دائەنرێت. ئێستا ئەم بە هاوتاکراوی نادوێتی، بەڵام ئەگەر جێبەجێ بکرێ بە تاکیدەوە موچەی خاننشینانی یاسایی بە هاوتاکراوی یەتە هەرێمی کوردستان. باشە، مەوەسە چێ لە خاننشینە یاسایی چووکە هەمویان نەنێردراوە بە هاوتاکردن بۆ بەغدا؟ ئەوانەی کە خاننشینی سەربازی بێ مەدەنی شارستانی مەدەنی بێ پلە باڵا بێ هەمووی نەنێردراوە بۆ بەغدا؟ هەمووی ئەوەی کە یاسایی بێ نێراوە، ئەوەی نایاسایی بێ نەنێراوە. سا بۆ نمونە ئەمڕۆ وەزیری دارایی ئەڵێ سلفە ئەین بە خاننشینی پێشمەرگەی ئەوەی لەسەر هێزی هەفتایە، دیارە نەنێراوە. گەر پێشتریش هەر لەسەری بەڕێوەبەرایەتی گشتی خاننشینی هەرێم نییە، بۆیە ئەڵێ سلفەیە ئەیەم بە ئەوە. ئەم یاسای خاننشینی ژمارە 2014 بەڕاستی یاسایەکی گشتگیرە لە سەرۆ کۆمارەوەی گرێتەوە تا کارگوزاریەک، یعنی ئەوە نییە کەسی لێ دەربچێت ئەوە بێ. بەڵام ئیستا کۆمەڵێنی هەیە، ئێستا مدیر عام و پلە باڵەکانی هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 20 ئەگەر هەڵە نەبم لە هەرێمی کوردستان کرا یاسای چاکسازیەکە، ئەوان پلە باڵەکانیان بەوە نادووە هینیکەن. دیارە غەدرێکی زۆر لە کۆمەڵی خەڵکە کرێ کە ئەوە بێ، چونکە ئیسا بەڕێوەبەری گشتی هەیە 2 ساڵ هیچ فەرمانبەر نەبووە، 2 ساڵ بەڕێوەبەری گشتی بووە و خاننشین بووە، هەیە 40 ساڵ خزمەتی هەیە و بەڕێوەبەری گشتیە و خاننشین بووە. یعنی بەڕاستی فەرق و جە هەیە، هەر پۆستی بەڕێوەبەری گشتی نەبینیەوە، پۆستی وەزیری نەبینیەوە، بەو پولەیانە خاننشینیان کردووە. ئەمە لە بەغا قەنەعەت ناکەم دەرچێت لە دەستیان، ئەمانە هەمووی ڕەفزە هی نەکرێ، چونکەم تۆ معقول نییە بە 2 ساڵ هین بکەیە پلەت بیرێتێ و پلەی بەڕێوەبەری گشتی و یان وەزیر و وەزارەت نەبێت و هین بێ. ئەمە ئەشکالەتی کیتیا هەیە. ئەمە نەدراون بۆ بەغدا پلە باڵەکان ناڵێن بە یاسای ئێرە کراوە، بە یاسای ئێرە کراوە نێراوە، بە یاسای ئێرە کراوە. واردیشە لەوانەیە عێراق پێی قبول بێ کە بە یاسای ئێرە بکرێن بێ، چونکە پلە باڵەکان لە یاسای ئەگەر هەڵە نەبم 37 و ئەوانە ڕەفز کرا
وازام یاسای مادەی 37 ئەگەر هەڵە نەبم عێراق ڕەفز کرا 2 جار ڕەفزیان کرد بەڵام ئیستا بە یاسایەکیانداناوە بە مودەی ساڵێکە چەنە بەو یاسایە بەو معادلەیە خانشینان بە کورتی دێمەوە خزمەت بە سوارت بەو خانشینانی سەربازی هێزەکانی هەفتە کە ژمارەیان 9000 بڕێداوە بە سورفەیەک موچەکانیان پێ بدرێ کە 4 ملیاریان پێویستە بۆچی هێزی هەفتە خانشینی هەبێت هەشتا هەیبێ پێشتر لە وەزارەت پێشمەرگە هەبوو بۆ یەک بەڕێوەبەراتی خانەنشینیمان نەبێ ئەزا این چۆنە هەر پێشمەرگە 4 یاسایی 5 یاسایی هەیە بۆ خانشین بوون یاسای 38 هەیە 36 هەیە 30 هەیە 9 هەیە نازام چەندی کەی هەیە یعنی بەڕاستی کە تۆ پێشمەرگەیەک خانەنشینە بێ یاسایەکی بۆ دەرکە لە پەرلەمانەوە کە یاسا بۆ یەکێ لە ئەشکالاتەکان ئیسا لەم فترەیە هەشتی شعبی تایەتی تەمەنی زۆر گەورەیە خستیانە پەرلەمانەوە چۆن خانەنشینی بکەن هەیەنە تەمەنی زۆر گەورە ترە لە 63 ساڵ و ئەوە یعنی ئەوان هەچێکیان بیە ئەیخەنە پەرلەمانەوە ئەیکەن بە یاسا بەڵام ئەمانەی ئێمە هیچی یاسایی نییە هەر هێناوێن و جێبەجیان کردۆین بێ ئێستا هێزی هەفتایەکێکە لەو پێشمەرگانەی بەڕاستی شەڕی داعش و ماڵوێرانی و چی پێشمەرگەی کۆنی داما و لە هێزی هەفتا و خانشینی هێزی هەفتایە بەچ قانونێت تا ئیستا تۆ هێزی هەفتات نەخستوەتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان چۆندی بەڕێز بزانی نەخراونەت دووسیان نەبێت لە وەزارەتی دارایی ئەزین چۆنە یەک کۆکارەیە ئەیانوێ ئەم میلیشیایە ئەم میلیشیانە بەدەست خۆیان بێت بەدەست حکوومەت نەبێ کە چوو بەدەست حکوومەت قەینا پارەکان لای حکوومەتە بەڵام ئیسا هێزی هەفتا لای ئێرێ ئەم سنوورێ هێزی هەشتا لەوێ بلای پارتیە یعنی ئەمانە هین ئیسا بۆ نمونە زێرەبانی هەیە دەمێ ئیبەنە وەزارەتی ناوخۆ دەمێ ئەیبەنە وەزارەتی پێشمەرگە دەمێ کەس نازانێ ئەم زێرەبانی لە چ وەزارەتێکە یعنی خانشینەکەی چۆنەکرێ ئەخۆ تۆ هەر شوێنێک وەزارەتێک وسا وەزارەتی ناوخۆ نەوعی خانشینی هەیە چونکەم پلەی تاینیان زۆر کەمە موچە بنەڕەتیان زۆر کەمە ئەبێ یاسایەکی تایبەتیان بۆ دەبکە سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر جەنابیش بەخێر بێ لەسەر پرسی موچەش قسە دەکەین بەڵامەوەی کە پێویستە بە خانشینان زوڵمێکی زۆر لە خانشینان نەکراوە بە تایبەت کە ساڵێک و حەوت مانگە بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو بۆ هاوتاکردنیان ئێستا لەماوەی پێشوو بڕیاردراوە گفتوگۆ بکرێت لەگەڵ عێراق و بۆی کە موچەکانیان هاوتا بکرێت بەناوی خۆی گەورە و میهرەبان وەڵا بێگومان ئەوە زوڵمە و ئەچێتە سەر هەموو ئەو زوڵمانەی تری کە چەند ساڵا کرێ بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ بپرسین بۆچی حکوومەتی هێرم ئەوە ناکە یعنی معقول لە حکوومەتی عێراقی نزیکەی ساڵێک و حەو مانگ لەمەوە پێش دادگای فیدراڵی بڕیار با بڵێ بێ موچەی خانەنشێن هاوتا بکرێ حکوومەتی هەرێم نایکە حکوومەتی هەرێم ئەگەر دروست بێدانی حکوومەتیشی لێ بنی وەکو زۆر کەس پێی وایە نەڵێ حکوومەت چونکەوە حکوومەتداری نییە عقلێتی دەوڵەتداری و بەڕێوەبردنیان نییە بۆ ئیشکردن عقلێتی وەکوڵێت تاڵانچێتیان هەیە لە تاڵان و بڕۆیە تۆ حەزەکەی کەمترین شەریکت هەبێ لە تاڵانکردنەکەیە لەبەرەوە هەوڵەدەی هەرچی کەسێ لە خۆتی دوورکەیتەوە بۆی زۆرترین بەشت وەرکەوێ یعنی ئەگەر عقلێتی دەوڵەتداریان هەبوایە ئەبوایە ئەم خانەنشینانە ئەو پارەیەیان بۆ بهێنانای ئەو پارەیە 2000 ئەچێتەوە ناو بازاڕی هەرێمی کوردستان و ینی ئابووری کوردستانی پێبووشێتەوە بەڵام ئەوان هەموو موچەخۆرێک نەکتەنیا خانەنشین هەموو موچەخۆرێک بە شەریکە تاڵانی خۆیان ئەزانن ئەگەر دروست بێ و قسەیە یعنی پێیان وایە ئەو خەڵکە ئەمان ئەچن بەسەر کەنزێکا کەوتون و هەتا خەڵکی زۆرتریان لەگەڵا بێ ئەمان بەشەکەیان کەمترە هەتاکو ئەم یاسایانە درەنگتر جێبەجێ بکرێ غموز و نادیاری زۆرتری تیا ئەبێ ئەمان زۆرتر ئەتوانن بە ئاسانی وەکۆڵێ سەروەت و سامانەکە بەرن و ئەو داهاتەی کە هەیە زیاتر نادیار بێ و کەس پێی نەزانێ یعنی سەبەبەکەی ئەوەیە ئەنجا ئەوە لە منزوری ئەوانە زوڵمەیان زوڵم نییە بێگومان لە منزوری ئەوانە زوڵم نییە بەڵام لە منزوری عام و گشتیا کە ئێمە سەیریکەینەوە زوڵمێکی گەورەی لە خانەنشینان کراوە وە زوڵمی لەوە گەورەتر لە موچەخۆرانی عام کرا کە موچەکانیان لێیان بڕا چەند جار موچە دواکەوت یعنی ئەوانە هەمووی کۆمەڵێک شتن ئەم عقلێتی ئیدارەدانەی لای خۆمان کە ئێستا بەڕێوەی ئەبا عقلێتێکی وەکوڵێت شەتەگەرایی و تاڵانچێتیە کە کەمترین شەریک و برابەشی ئەوێ لە ئەو
دەستکەوتێک بەزەوەی کە پێویستە بە خانشان نەبوونی سندوقی خانەنشینیشە ئێستا هەموو مانگەی لە سەدا حوتی لێبڕینی موچەی بنەڕەتی خانەنشینان هەیە حکوومەتیش دەبێ خۆی لە سەدا 12 خسپاس سەر سندوقێک کارە کرابەیە ئەوەش کێشەنی ئێستا لە عێراق خانەنشینان پێشوەختە لەبەرەوەی سندوقی خانەنشینی هەیە موچەکانیان وەردەگرن ڕاستە بێگومان ئەوە لەوانەیە لە داهاتووشە لەگەڵ حکوومەتی عێراقیشە بێ بە کێشە تۆ کە خانەنشینت هەیە و مانگانە ئیستیقطاعێک لە موچەکانی کردووە ئایا بۆ کوێ چووە ئەوە نابێ بچێتە شوێنێکەوە بۆ هەڵبگیرە لە هەموو دنیاە هەروایە لە هەندێک وڵاتانی دنیاە یعنی پارەیەکی تەوعی خۆبەخشیش هەیە کە تۆ توانی زیاتر بی لەو ئیستیقطاعی کە لێت ئەکرێ بۆ خانەنشین بوون خۆت پێت خۆشە مەسەلەن ئەتوانی دەساتت ئێستا زیاترە زۆرتر بەڵێ ینی سنووقەکە هەتا دەوڵەمەندتر بێ ئەو پشکی کە تۆ ئەدوێ لە داهاتووە ئیسفادەی باشتری لە یەکەی بەڵام لێرە ینی سنووق هەیە بە ناوی سنووقەوە بەڵام تا ئێستا هیچی تێ نەچووە ئاگرتەی چووە ئەرێ لەکوێ ئەو پارەیە لەوانەیە بەیانی حکوومەتی عێراقی کە تۆ لیستت خستە بەردەستی وتت ئەوە من ئەوە خانەنشینم هەیە ئەو موچەکانیانە و ئەوە ساڵانە ئەوەیان لێ بڕاوە بڵێ ئەیدەی زەحمە نەوێوەکو داهاتی ناخۆ من حسابی بۆگەم کوا ئەو ئیستیقطاعی کە کردوتە لە موچەی ئەو موچە خۆرانە چەند ساڵە لەوانەیە ئەوان بەداتارە لە بەردەستیان نابێ ینی عملیەکی حسابیە بۆ زەرب و تەقسیمەکەن وڵەن پارەکەشی ئەوە نەیە زەحمە نەبێ کواچی لێ هاتووە نایدەی لەوانەیە ئەم زروفەی ئێستا لە عێراق هاتوتە پێشەوە تا ڕادەیەک خاتری هەرێمی کوردستانە گرن کە داهاتی ناخۆش بە تەواوی تەسلیم ناکە ئەوان موچە هەرە نێرن بە بڕێک دادگای فیدراڵیەوە پابەند نابێ ئەوان موچەکە هەرە نێرن یعنی ئەوان عقلەتێکی دامەزراوەی و دەوڵەتداریان هەیە لەو مەجالەیە کە ئێمە نیمانە بەڵام لەوانەیە ڕۆژێک بێتە پێشەوە ئەو زروفە بگۆڕێ ئەو کاتە بۆ خانەنشینانیش ڕاستە یاساکە هەیە بەڵام زەحمە نەبێ ئەو یاسایەتەوە بە وەکو خۆی جێبەجێ نەکردووە بیانە داهاتەکەم بۆ بگێڕەوە با منیش بۆ ینی لەوانەیە ئەوە دروست ببێ لە داهاتوە ئەمە بۆ سندوقەکانی کەژ ڕاستە سندوقی بۆ نوێژینگە هەیە وەختێک ئەوی شێرپەنجەش کە باسی دەستکاریکردنی دەکرا ئەوە بێگومان بۆ هەموو شتێک کە ناوی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە غەیری نەوت کە ئەفرۆشترێ ئیتر زەڕائی بە سندوقی خانەنشینیە هەر جۆرە داهاتێکی ترە کە ئەبێ بە دەستکەوت و پارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هەموو حیسابە بەڵام لە ئێستا حساب و کتابی لەگەڵا ناکرێ ئەوە وەکۆڵە بارودۆخێکە و سەردەم و زروفێکە بەڵام مێتە پێشەوە ڕۆژێک ینی ئەوانەش هەمووی حساب و کتابی لەگەڵا ئەکرێت سوپاس دەکەم کە تورکاگازیز سەبارەت بە لایەنە باشەکانی ئەم یاسایە و موچە خۆر موچەکەیان چی لێ دێ قورس هاوکێشی هەژمارکردنی بڵێن موچە ئەوەی کە بەم یاسایە چۆنە دیارە یاسای ژمارە 27 ساڵی 2006 ئەوەی هەڵوەشاو بە ئەوەی هەڵوەشاوە بە مادەی چلی یاسای ژمارە 9 هەڵوەشاوەتەوە لە مادە چلە ئەڵێ هیچیشی کارێکی پێ ناکرێ خراپترین یاسای خانەنشین بوو کە لە عێراقا جێبەجێ کرا زوڵمترین کردین لە موچەخۆر و لە خانشین کرا لە سا هەشتای موچەکەی ئەیتی ئەگە 35 ساڵ خزمەتە 30 ساڵ خزمەتە بواە 6 مانگ موچەی بنەڕەتی ئەیتی ئەو تۆ ئەمە هەر ئەو بەڵام لەم یاسایە کۆمەڵە ئیمتیازات هەیە ئەبێت تۆ لە 15 ساڵ کەمتر نەبێ خزمەت لە 45 ساڵ تەمەنێک کەمتر نەبێ بۆ خانەنشین بوو ئارەزومەندان ئێستا بۆ تۆ 15 ساڵە بێت تەمەن 45 ساڵ ئەگە ئەتوانی خانەنشین بیت ئەتیادیە بەڵام موچەکەت کەمە چونکەم ئەمە سێ هینی هەیە یەکەم موچە بنەڕەتیەکە زۆر بێت دووەم ساڵانی خزمەت زۆر بێ سێەم شەهادەت هەبێ مەحەد و کولیە و ماستەر و ئەوانە لەم یاسایە لە مادەی 21 لە بڕگەی دووەم لە بڕگەی حوتەم بڵێ نۆیەم ئەم یاسایە هینێکی معادلەیەکی یاوە هەزەکەم ئەمە بۆ هەژمارکردنی موچەی خانشین باش موچەی بنەڕەتی ئێستا بە هینیش ئێڵێ موچەی بنەڕەتی زەربی 2.5 متەراکم سەنەویە زەربی ساڵانی خزمەت تەقسیم 100 ئەمە یەک تێبینی لێرە هەیە نابێ ئەم نەتیجەیە لە موچە بنەڕەتیەکە زیاتر بێ یعنی لە سەی موچەکەت ئەبێ بکات ئەگە زیاتر بوو ئەوە لایە بێت ئەگەر 40 ساڵ خزمەتە بوو بە لە 100 تا 100 موچە بنەڕەتیەکە و خانشینە بێ ئێستا بۆ
نمونە ئەوەی 1,140,000 ئەو نمونەیەنینەوە باشە ئەم 1,140,000 لەبەرەوە ئێمە دوو علاوە لە پێش بەغاین لە پێش عێراقین بڕیویانە 38,000 بڕیوە کردویانتە بە 1,110,000 1,110,000 زەربی دوو نیوی بکەیت ئەگەر 40 ساڵ خزمەتی هەبێ تەقسیم سەیکەی 1,110,000ەکە ئەوە تێگرای موچەیخانە ئەو موچەیە وەرەگرێ ئەو کۆتای موچەی خانشینە اینجا بعد تێتگەێنم لە مادەی 35 لە بڕگەی عفو لە مادەی 35 لە بڕگەی شەشەمایە یان پێنجەمە عفونکان ئەگەر هەڵا نەبم دەرماڵەی بژێوی ژیان هەیە لە سایەک بۆ ساڵێکی خزمەت بۆ ساڵێکی خزمەت لە سایەک بۆ نمونە ئەو 1,110,000 ئەگەر یەک تەقسیم سەیکەی 11,000ەکە 11,000 زەربی چلیکەی 440,000 دینار ئەوە دەرماڵەی هینە ئەچێتە سەر 1,110,000 یعنی ئەبێ بە 1,550,000 موچەی بنەڕەتە موچەکەی ئەبێ 1,500,000 ئەگەر خریجی پەیمانگا بێ لە سا پێنجی ئەو 1,110,000 کە 55,000ەکە وەرێگرێ ئەگەر کولیە بێ لە سادا 100,000ەکە 110,000ەکە ئەگەر دیبلۆمی باڵا و ماستەر بێ لە 115 کە 150,000ەکە ئەگەر دکتۆرا بێ لە 120 ئەوە هەتسێکیان کۆکەیتەوە موچەی خانشینەکە دەرەچێت بەم شێوێ ئەمە حاڵەتێکی تر بەڕاستی چۆن ئەمە ئەگەر خانشینێ کۆچی دوایی بکات وارسەکانی چۆن وەرێگری باش جاران لە 160 و لە 175 بوو باش ئەیان نایە بەڵام لێرە لە مادەی 28 لە بڕگەی یەکەم ئەگەر خانشینێ کۆچی دوایی بکە یەک کەسی لە بەجێن لە 180 موچەکەی خانشینەکە هێنێ ئەگەر دوو کەس بێ لە 190 موچەکەی هێنێ ئەگە سێ کەس بەرەژوو بێ لە 100 موچەکەی هێنێ ئەمە یەکێکە لە ئیمتیازات ئەگە سێ کەس بێ لە 500,000 کەمتر نابێ ئەزانی چۆنە ئیسا بۆ نمونە کابرا 900,000 وانە هینەکە خانشەکە ئەگەر هین بێ سێ کەسی هەبێ لە 100 300,000 بەرەکەوێت تێگەی لە من باش ئەوەی کەمتر بۆ منە وارسی و موچەکەی کەمتر بۆ لە هەرێم ئیسا بۆ لە 500,000 کەمتر بۆ پێشتر بوو ئیتر ئەو هەمووچەکەی هەت چەند بوو ئاوە تەوزیعەکە هاوا تەوزیعەکە بەڵام لە بڕگەی شەشەم لە مادەی 21 بەڕاستی ئێستا گلەیەکەی ئەڵێن باشە خۆ لە عێراقشا 250,000 هەیە و 150,000 هەیە و 300,000 هەیە ئەی ئێوە ئەمە چییە خۆ ئێوەڵێن عێراق لە 600,000 کەمتری نییە باشە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هینێکی دەرکرد کتابێکی دەرکرد وتی ئەوەی لە 10 ساڵ بۆ 14 ساڵیە ئەتوانێت بچێت تەقاوت بێت چۆن تەقاوتە بێت لە بڕگەی شەشەم ئەم واڵێ ئەگەر 10 ساڵ خزمەت هەبێ بڵێن بۆ نمونە من لە دایرەم و 10 ساڵ خزمەتم بۆ بەجێمێشتووە ئەچم بە 150,000 خانشینە بوو ئەگەر 11 ساڵ خزمەتە هەبێ ئەچم بە 200,000 خانشینە بوو ئەگەر 12 ساڵ خزمەت بە 250 ئەگەر 13 هەبێ بە 300 ئەگەر 14 ساڵی هەبێ بە 350,000 خانشینە بوو ئەگە 15 هەبێ بەجێ 15 هەبێ ئەبێ تەمەن و 45 ساڵ بێ اینجا تەقاوت بێت ئەگەر تەمەن و 45 ساڵ نەبێ ئەوە نیسبەت دەیەنێ تێگەی لە من یعنی ئەمە کۆمەڵێ ئینە بەڵام ئیستا بەڕاستی یەکێ لە ئینەکان من حەزەکەم ئەمە بۆ بینەران ڕوونکەمەوە زۆر لایەنینە ئیستا لە هەرێمی کوردستان ئەگەر خانشین بی 6 مانگ موچەی بنەڕەتی تێنێ بەڵام لەوێ 18 موچە هەیە بۆ کۆتایی خزمەت کە خانشین بووی 12 موچەی بنەڕەتی تێ بە هەموو موچەکان تێنێ بە دەرماڵە و بە شەهادە و بە هەموو دەرماڵەکانەوە ئەدەنێ یعنی ئەگەر خانشینیە 1,500,000 هەبێ 12,500,000 بێ ئەمە یەک دوو بەڕاستی لێرە لەبەر ئەوەی سندوقی خانەنشینی نییە ئەو 12 موچەیە مؤسسەی تەقاوتی عامە سندوقی خانشینی عێراقی ئەیە
بەڵام لێرە لەبەر ئەوەی سندوقمانە حکوومەتی هەرێم ناتوانێت ئەو 12 موچەیە با بە ئێمە تا نەچینە سەر ئەو مؤسسەی تەقاوتی ئامەیە ناتوانین بێ یعنی ئەگەر ئێمە ئەم پەرلەمانەی کە دروستە بێ هەموو جیهات هەموو تواناکەی ئەبێ بخاتە گار بۆ تەسبیتکردنی سندوقی خانەنشینی چونکەم ئێمە یەکێ لە مشکە ئەم حکوومەتە زۆر دژی سندوقە هەت سندوقێ لە شوێنێ بێ یان بەتاڵێکە یانی وێرانێکە دێمەوە خزمەت کاکتۆر سەبارەت بە موچەی موچە خۆرانیش ئەوەی کە پێویستە بە هاوتاکردن ئەو موچەی خانەنشینان تا ڕادەیەک کەوتوتە سەر پێ بەس بۆچی ئەوەی بڵێن چونی توێژەکانی کەش خۆ پێی بڕیاری دادگا دەبێ هاوتا بکرێەوەی فەرمانبەرە و ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە واتە زیندانی سیاسیە کە ئێستا ئەوانیش زوڵمێکی زۆریانە دەکرێت 20,000 کەس چاوەڕێەوەن کە مینحیان بۆ بڕێتەوە والله اینجا ئەوە بێگومان ئەوە بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەبێ موچەخۆرانیش موچەکانیان هاوتا بکرێتەوە زائیدەن ئەو تەرفیعی کە لە 2014ەوە وەستاوە پلەبەرزکردنەوە نەماوە یعنی بە پلەبەرزکردنەوەەوە ئەبێ موچەکان هەمووی هاوتا بکرێ بەڵامی تر تا ئێستا حکوومەتی هەرێم خۆی دزیوەتەوە لەوە نەی کردووە وەکو باقی شتەکانی تریشە ئەنجا یەکشت هەیە حکوومەتی عێراقی لە دوای 2005ەوە کە دامەزرا بە هەموو شێوەیەک یعنی من کە ئەڵێم خۆ حکوومەتی عێراقی ڕەنگە لەوێش خراپ بەکارهێنانی دەسەڵات و سامان بە فیڕۆدان و ئەوانە هەبێ بەڵام لە کۆی پرۆسەکەیە عقڵێتێکی دەوڵەتداریان هەیە ئەوان بیر ئەکەنەوە کە دەوڵەتێک بەڕێوە بن نەک میلیشیایەک و کۆمەڵێک کەس و حیزبێکی دیاری کراوە ناوێرن موچەش بخۆنەوە کوێرە نا بێگومان یعنی کە تۆ بیرت کردەوەکو دەوڵەت معاملەکەی ئەو خەڵکی کە لەبەر دەستایە لەگەڵ تا بێ لەگەڵ تا نەبێت دژت بێ پێچەوانت بیر بکاتەوە تۆ مافی خۆی پێدەی بە یاسایی ئێستا حکوومەتی عێراقی بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەنێرێ ببێ ئەوەی حکوومەتی کوردستان داهاتە ناوخۆیەکانی ڕادەست بکە ئەو داهاتی نەوتی بە قاچاغا ڕواوە هەر هیچ بەڵام داهاتە نانەوتیەکانیش ڕۆژێ 85 میلیارە و ڕۆژە نازان 50 میلیار و ئەینێرنە سەر ئەو حسابێک کە لە هەولێر هەیە بانقی وەزارەتی دارایی یعنی ئەوە وەکو جۆرێک لەگەڵ تەپێکردن وایە بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەتی عێراقی موچەی موچەخۆران هەر ئەنێرێ لەبەرەوەی ینی بە عقڵێتی دەوڵەتداری بیرەکەنەوەڵێن ئەو خەڵکی لە هەرێمی کوردستانە خەڵکی ئێمەیە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقایە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئێستا قوت و بوچە و ژیانی ئەو خەڵکە کەوتۆتە سەر ئەوان لەبەرەوە ئەویان تەجاوز کردووە گەر حکوومەتی هەرێم هەرچەنێ داهاتەکان و دەسەڵاتی خۆی خراپ بەکاربێنێ ئەمان ئەم خەڵکیان لە بیر نەکردووە جا ئەگەر حکوومەتی هەرێمیش بەو شێوەیە بیری بکردایەتەوە ئێمە کێشەمان نەبوو باسی زیندانیانی سیاسیت کرد لە حکوومەتی عێراقی کۆمەڵێکمان هەیە پیانەوترێ محتەجزینی ڕەفحا ئەوانە ئەو کەسانن کە کاتی خۆی لە کاتی ئینتیفاضەکەی ڕاپەڕینەکەی لە ساڵی 90 چوونەتە سعودیە ئەوانە کاتێک کە گەڕانەوە بە یاسا وەکو کاک عەزیز فەرمووی بە یاسا ئەوان موچەی خانەنشینیان بۆ بڕاوەتەوە نەک لە ماڵێکە یەک کەس خانەنشینی وەربگرێ ئەندامانی خێزانەکە چەند کەسن ئەگەر مناڵێک بۆ 2 هەفتەش لەوێ لەدایک بوو بێت تەنها ئەو کەمپەی بینی بێ موچەیان بۆ بڕێتەوە ئەگەر لەو ماڵەیە مەسەلەن 7 کەس هەبێ 5 کەس هەبێ هەر هەمویان موچەیەکی خانەنشینیانە هەیە ئەمانە لەبەرەوەی کە کۆمەڵە کەس بوون قوربانی دەربوون لە سەرەتای ڕاپەڕینەوەوانەوە مەبەستم لە چیە حکوومەتی عێراقی کە سەرەتا دامەزرا بیریە کردەوە لەوەی کە چۆن بتوانێت موسە بۆ خەڵکی ببڕێتەوە چۆن بتوانێت پاداشتی ئەو کەسانە باتەوە کە لە خەباتی ڕزگاری خوازی دژی ڕژێمی بەعس بەشداریان کردووە شتێکی تر یاسایشتریان لە پەرلەمانی عێراق ئیقرار کرد یاسای خزمەتی جیهادی باشە بۆ ئەوانەی کە لە معارەزەی عێراقی بوون و ئۆپۆزیسیۆن بوون و لە سەردەمی بەعسا لە دەرەوە ژیاون هەر ساڵێکی مانەوەیان لە دەرەوە لە ئۆپۆزیسیۆن بوونیان بە 2 ساڵ خزمەت بۆ حساب کردوون لە کاتێکا کە ینی موچەخۆری مەدەنی کە تەقاو دەبێت ساڵێک بە ساڵێک بۆ حسابە ئەوان ئەو خزمەتیان هێناوەتەوە ساڵێکیان بە 2 ساڵ بۆ حساب کە زۆرس کە پێویستە بە زیندانی سیاسی باست کرد بۆچی نتوانەوە لەگەڵ عێراق کاری بۆ بکرێت 20,000 زیندانی سیاسی کە تاکوێ سەمینحیان بۆ نەبراوەتەوە چاوەڕێوان کاکە کەسی خەمخۆرت ئەوێ یعنی چێ هەوڵ بە
ئەگەر زیندانی سیاسیەکانن ئەوە خۆیان کۆمەڵێک کەسن ئەو قوتەیان نییە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بە بۆ هاوڵاتیەکانی خۆی زۆرترین پشک بپچڕێ ئەوانەی ڕەفحاکە باسییانەکەم ئەمانە سەر بە زیندانی سیاسیەکانن لە عێراق یعنی وەکو زیندانی سیاسی مامەڵیان لەگەڵ کراوە بەڵام لە کوردستانە زیندانی سیاسی من باوکمە تاوەفاتیشی کرد زیندانی سیاسی و لە سەردەمی بەعسا و معاملەشی کردبوو ئێستاش معاملەکەی لە ماڵەوە دانراوە و هیچی بۆ نەکراوە یعنی سەدان کەسی وەکو ئەو هەیە کە ئێستا هیچی بۆ نەکراوە ئەمانە هەمووی لەبەر ئەوەیە کە تۆ خەڵکێکی خەمخۆرت ئەوێ خەڵکێکت ئەوێ بیر بکاتەوە لەوەی کە ئایا فڵان کەس لەگەڵ منە لەگەڵ من نییە هەر شتێکە مشکلە نییە بەڵام هاوڵاتیەکە لە هەرێمی کوردستان یعنی بەشدارە لە خاک و ئاوی ئەم وڵاتە لە ژێرخان و سەرخان و سامانی ئەم وڵاتە بەشدارە و حەقی هەیە جاکە تۆ حەقەکەی لێزەوت دەکەی و پێی نادەی ئەوە شتێکی ترە یعنی ئەو خەمخۆریە لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەوە نیە بەڵامەسمە و بەسبراری دادگا بەڕوونی هاوتاکردنی تێدایە دەوێت لە بەرزکردنەوە بکرێن ڕێگەی خۆش کردووە بۆی کە ئەگەر خەم بکرێت بۆ خزمەتی موچەخۆران هەموو چونە بڵێن توێژەکانی تریش جگە لە خانەنشیناش کە بڕیارێکی تایبەتی دادگای فیدراڵیانەیە وەڵاهی دادگای فیدراڵی ئەگەر نمونونەکە سادەکەینەوە دیسانەوە بۆ خەڵک وەکووە وایە باوکێک ینی حکوومەتی هەرێم باوکێکی خراپ بێ عیلەیەکی زۆری هەبێ و پارێکی زۆریشی لەبەردەستا بێ بەڵام سەرفی نەکا بۆیان دراوسەیەکیان لەو سەرەوە بێ بە زۆر بڵێ کاکە ئادەی بێنە ئەوەنە سەرفکە بۆ فڵان مناڵەت و ئەوەنە سەرفکە بۆ فیسار مناڵ و بۆ خێزانەکەت دادگای فیدراڵی ئەو دەورە ئەبینێ بۆ ئێمە ئێستا حکوومەتەکە حکوومەتی ئێمەیە خۆمان دروستمان کردووە ینی بەسەر سەری ئەم خەڵکەوە ئەژی کەسی دادگای فیدراڵی لێوەیەت بە زۆر ئەوێ پارەی لێ بسەنێ بۆ هاوڵاتیەکانی خۆی کە سەرفی بکە واش سەرفی ناکە ئێخۆ ئەو بڕیارە ینی ئەبوایە پێویستی بە بڕیاری دادگای فیدراڵی نەبێ ئەوە حکوومەتی هەرێم خۆی کە سەیری کرد وەزعی مادی باش بووە ئەبوایە ئەوە بکە کە دادگای فیدراڵی ئەوەی کردەی باشە لەو کاتەیە جێبەجێ کردایە هەتاکو ئێستاشی لەگەڵا بێ ئێستش ئاسۆ ڕوون نییە کەس نازانێ بەڕاستی خۆدزینەوە هەیە لە بڕیارەکە وەڵاهی ترەوە بێگومان ینی خۆدزینەوەیەکی زۆر ئاشکرایە سوپاسەکەم دێمە خزمەت کاک عەزیز سەبارەت بەوانەی کە کەمترین موچیان هەیە لە 220,000 کە دەست پێ دەکا وایە لە کوردستان ئێستا کەمترینی بۆی لای خەڵک ڕۆنەوەی کەمترین دەبێتە 600 ئەوەی کە 220,000 بێ ئەزاین چی با ئەوم بیر نەچێ باش ئەو هەموو ئێستا لە بەغا کە موچەی فەرمانبەرانی هەرێمە نێرن لە سا دەی لێ بڕن لە هەموو چەند مانگێکە کە چۆتە بەغدا ئاوە لێ بڕن پێشتر لە 100 بوو لە هەرێم ئێستا هەرێمیش لە سا حوتی لێ بڕێ هەر لێرە لێ بڕێ من نازانم چۆن قەرەبووی ئەو لە سادا ئەکاتەوە کە حکوومەتی بەغای بڕێ ئەمەینێ ئێمە تا سندوقمان نەبێ لێرە ناتوانین ئەم یاسایە لە هەرێما وەکو خۆی جێبەجێکەین هەموو گشتگیریەکان و هەموو وینەکان بگرێتەوە ئەی دەبێت چی بکرێستا خۆ بە پێەوە بێ ئەوەی کە حکوومەت خۆی بیخاتە ناو سندوقکەەوە ئەوەش کە لێ بڕینە تقریبان زیاتر لە 20 میلیارد حکوومەتیش دەبێت 40 میلیارێکی بخاتە ناو ینی 60 میلیارێک مانگانە دەوروبەری 60 میلیارێک بچێتە ناو سندوقەکە ئەزانی چی ئەم سندوقە خۆی ئەبێ لە بوجا لە سا 15 بۆ تەرخام کرێ لە سا ئەمە لە سا حوتەکە بۆ بە لە سا دە ئەوەش بچێتە ناوی ئیسا کە تۆ لە بەغا تەقاوتە بی موسسەیەکەیە پێ لە موسسە تەقاوتی ئامە کە تەقاوت بووی هیچ ڕەبتێکە بە حکوومەتەوە نامێنێ ئەو موسسەیە تۆ خانشینەکە تۆ پارە ئەیا تۆ چووکە تۆ لە سات تەوقیفاتی تەقاوتەکەت داوە بە ئەو هەمومانە بدوتە بۆ ئەو بانکی هەیە ئەو تەعاملی بە پارەکەەوە کە زۆر جار عێراق چووە قەرزی لێ کردووە هەندێکی لەو بەرهێنانی بەڕاستی ئەمە پێویستی بەوە هەیە ئێستا بۆ منە 19 جۆر خانەنشینی لە هەرێمی کوردستانە هەیە 19 جۆر خانشینێ ئەبێ ئەم 19 جۆرە هەڵوەشێنێ بیکە بە ینی زیاتر لە دەیاساشمان هەیە بۆ خانەنشینی بوار بەڵێ ئەوە نەمە هەیە کە هەچ وەزارەتێک و یاسایەکی بۆ دەرچووە هەری بینێک و سا بۆن منە دادوەر بەجیایە ئەندام پەرلەمان بەجیایە وەزیر بەجیایە مامۆسای زانکۆ بەجیایە فەرمانبەر بەجیایە کرێکار بەجیایە حەت یەکە و گەینێکی هەیە یاسایەکی هەیە و کەنوێ بەس پێشمەرگە 5 یاسای هەیە 5 یاسای خانشینی هەیە من ئەواڵم جا پرسیارەکەتم لەبی کەمترین موچەی خانەنشین خۆی لەتابەتەوەی کە پەیوەندی بەهێزەکانی ئاسایشی ناوخۆ لە وزارتی ناوخۆ خۆی لە یاساکان زۆر کەمە بڵین لە یاساکە لە مادەی 21 لە بەرگەی چوارەم ئەڵێ موچێ لە عێراقا لە 400,000 کەمتر نەبێت لە یاساکە هاتووە
لە 400,000 100,000 غیلای مەعیشەیە ئەوە 500 ئەریاتێ 100,000 زیاد کردووە هین بێ 22 دزیان کردووە ئەو بۆ بە 600,000 ئێستا لە عێراقا لە 600,000 کەمتر نییە بێجگەلەوەی کە باسم کرد ئەو 150 بێجگەلەوە ئەوەی کە تۆ فەرمانبەر بوو بیتوین بێ ینی بەڕاستی لە 600 کەمتر نییە لە عێراقا نییە بەڵام بێتە سەر حسابێکی تر یعنی ئەم 600,000 ئێستا بۆ نمونە وەزارەتی ناوخۆ بەڕاستی گەورەترین غەدل لە وەزارەتی ناوخۆ کراوە ئێستا وەزارەتی پێشمەرگە بە مخەساتی ترسناکیەوە خانشینە بێ ئێستا بۆ نمونە عەمیدێک کە خانشینێ بێ 1,28,000 موچە بنەڕەتێکەیە بەڵام 598,000 ختورەی ئێنێ ئەی باشە تۆ کابرا تەقاوت بووە ئیتر ترسناکی چی لەسرە تۆ 500 ئەوەی ئەی تێ چوار حیمایی بۆدانێگە ئەوگە ترسناکی لەسەرین بێ ئەمە ئەگەر یەکێک لیوا بوو بێ و ئامل لیوا بوو بێ و لە جەپە بوو بێ و یەکێکیشان هێنابێ بۆ لەسەر جادەوە کردبێتیان بە لیوا بە خاتر و خۆتر و ئەوە چۆن مخەساتی ترسناکی ئەیەن بەم پیاوە کە چەندین دوژمنی بۆ دروست بووە ئەو پیاوەش لە ڕەفاهەیە تا ژیاوە هەر عینی مخەساتی ترسناکیەکەینە ئەگەر ئەو مخەساتە ترسناکیە بۆ وەزارەتی پێشمەرگە سەرفەکەی بۆ وەزارەتی ناوخۆی سەرف ناکەی خۆ وەزارەتی ناوخۆ خەتەرترە لەوەی کە ئەم مەخفەری هەیە و خەڵک سجنەکات و خەڵکە گرێت و هینەکە اینجا بەڕاستی مزاحیترین کەس لێرە شورتەیە پۆلیس و ئاسایش و ئەمانەن بەڕاستی بە گەرما بە سەرما بە خەتەری بە هەموو شتەکان بە جەفا بە هەموو شتێکانەیە بەڵام تۆ بۆ ئێستا مقدمێ بە 430,000 خانشینە بێ خوا معقولە تۆ مقدمی بە 430,000 خانشین بەشی زۆریان ئەگەر هاوتاژم کە دەبێتە 600 ئەبێ بە 600 زۆربەیان ئەبێ بە 600 زۆربەیان ینی مقدمی ئەم یاسایە وەکو وتم سێشت هینێکە ئەو موچە بنەڕەتی موچەکەت زیاکە و موچە بنەڕەتێکی زۆر کەمە ئەو هینی ساڵانی خزمەتی هەیە ئەم زۆر کەمە لەبەرەوە موچەی زۆر کەم ئەبێنێتەوە لەبەرەوە کۆمەڵێ شت هەیە ئەم یاسایە وەکو وتم لە سەر و کۆمارێک گرێتەوە تا کارگوزاری وەکو گرێبەستی تێدایە بەڵێ گرێبەستیشی بەڵێ گرێبەستی تایە بەڵام یاسایەکی ترە گرێبەس ئەوە نییە کە ئین بێ من یاساکەم لەبەر نییە بەداخۆ ئەتوانن خانەنیشن بن چونکەم بەبێ یاسایکی چونکەم گرێبەستی وا هەیە 10 ساڵی هەیە ئەوە 20 هەیە هین بێ ئەوە نییە کە وەکو ئەوە کابرا 40 ساڵ 45 ساڵ خزمەتیە بێ اینجا یەک ماوە ئەمە ئاخرینیان ئاخر وتەیەیان هینە بەڵێ فەرموو ئاخر وتێ من لێرەوە ڕوو دەمەکەمە خانەنیشانی هەرێم و فەرمانبەرانی هەرێم و کاسبکاران بەڕاستی یەکێتی خانەنشینان ئێمە 5 چوین بۆ بەغا سکاڵاتان کرد سکاڵامان کرد محکەمەی فیدراالیمان بدۆتەوە بەڕاستی بە ئاسانی تۆ تەمەنێکمان هەیە من مناڵەکەیانم یعنی من مناڵەکەیان بم 5 سەعات هاتچوو چۆمان چوین بۆ بەغا و هاتوینەتەوە 10 سەعات لە سیارابی بەم تەمەنەوە زۆرینە یعنی یەکێتی خانشینان ئەو ئەندامی ئەنجومەنی باڵایە بەڕاستی کارێکیان کردووە ئەمە بە ئاسانی نەهاتووەکەن ئێستا تۆ بەلایەن کە 600 خەیتە گیرفانتەوە بەڕاستی ئەبێ ماندووبوون و هیلاکەتی ئەو یەکێتی خانشینانە ئەو ئەندامی ئەنجومەنی باڵانە یعنی بەڕاستی بە هەند وەربگری بە سوپاسەوە وەربگری بە ڕێزەوە وەربگری نەوەکو ئەمە حکوومەتی هەرێم کردبێتی ئێمە لەم فترایە 5 ڕۆژ چوینەتە بەغا بەم گەرمایە و بەمە چوین بۆ محکەمەی فیدراڵی چوین بۆ لیژنەی دارایی پەرلەمان زۆر سوپاسی ئەو ئەندام پەرلەمانە ناکەین پێشوازێکی زۆر گەرمیان لێکردین مەوعیدیان بۆ داناین ئێمە بەڕاستی زۆر سوپاسی ئەو ئەندام پەرلەمانە ناکەین کە زۆر هاوکارمان بوون لە ڕاستەوە بۆ چاپ هەموو حیزبەکان هاوکاریان کردوین بە ئەندام پەرلەمانێ بە دوو ئەندام پەرلەمان بەینێ کردوین بەڕاستی ئەمەی کە کراوە بە ئاسانی نەکراوە حەزەکەم توانا و سەلیقە و هەموو شتێکی یەکێتی خانەنشینان بە هەند وەربگرن و وای دەکەن ئێمە بۆ ئەوشمان نەکردو ئەوان سوپاسمانکەن ئێمە واجباتێکی سەر شانی خۆ ئینسانی خۆمانە بینیمانە کابرا 45 ساڵ تەمەنی هەیە 220,000 هەیە
زەمیر و وجدانمان قبوڵی نەکردەوە بکەین و ئیشەکەی ئێمەش ئەوەیە دیفاعکردنە لە خانشین. سوپاسانەکە لەشتان ساغبێ کاکتۆر وەکو دو پرسیارش سەبارەت بۆی کە ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق لە هەرێمە بۆچی پێشتر ڕێگە بە دیوانی چاودێری دارایی هەرێم نەدراوە بۆی وردبینی بکە لە لیستی موچە خانەنشینان بۆی کە لیستێکی ڕێکوپێکی موچە هەبێ ڕێگرێکی زۆر کراوە هەتا لەوەش کە ینی لە داهاتیش بکۆڵێتەوە. واللهی جاایترەوە بێگومان لەبەر ئەوەیە کە داهاتەکە بۆەوەی هیچی دیار نەبێ یعنی تۆ نەدیوانی ڕقابەی مالیت هەبووە چاودێری سەرفیات و خەرجی حکومت بکە نە بودجەیان بردووەتە بەردەستی پەرلەمان هەتا بزانن حکومت چەنە داهاتێتی و چەندێکی سەرف کردو چۆن سەرفیەکە یعنی بە هەموو شێوەیە گویستویان نەخۆیان بدزنەوە لە هەموو چاوێکی ڕقابی و چاودێری بۆ ئەوەی بە ئاسانی ئەوەی بیانەوێ ینی دیزە بە دەرخۆنەی بکەن و نەبێتە داهاتی ڕسمی یعنی گرنگترین شت لە ناو وڵاتە ئەوەیە کە تۆ حکومت ساڵانە ئەبێ لە مانگی دەیە بودجەیەکی خەمڵێنراوی بۆ ساڵی داهاتووی هەبێ ئەو بودجێ بهێنێتە بەردەمی پەرلەمان ئیقراری بکە گۆڕانکاری تیاکە مناقەلی تیاکە بە ینی ئەو ڕێکارانەی کە هەیە لە کۆتایی ساڵی شایانی لە مانگی چواری شاجارێکی تر ئەبێ ژمێرەی کۆتایی و وەکوڵێ شتی ختامی دیسانە و بێنێتەوە بەردەمی پەرلەمان بۆی بزانرێ ئەم بودجەی کە بۆی ئیقرار کراوە چۆن سەرف کراوە و خۆی کراوە یاخود نەکراوە لە ناو وردەکاریەکانی ئەو بینەشە هەم پەرلەمان چاودێرە هەم دیوانی ڕقابەی مالی فعالیشت تۆ ئەبێ هەبێ یعنی یەکێک لە ئوسوسەکانی حکومی ڕەشید ئەوەیە کە دیوانێکی ڕقابەی مالی چاودێرە ماوەی بەسەر چووە بەڵێ وڵی تر زۆربەی سەرۆک شتەکان لێرە ماوەی هەم بەسەر چۆ لە کوردستانە ئەوە بەڕاستی بۆتە کولتور بەداخەوە کە ئیبادارێنی تر کۆتایی پێبێ دەبێت سوپاسی دیوانی چاودێری دارایی ئێستا بڵین هەوڵی زۆر هەیە بۆی کەلیسێکی پاکە بێ دۆسیە بێ بۆ خانەنشینان فەرمانبەران بەڵا بێگومان ئەوە ینی یەکێکە لەو خاڵانەی کە من ئەڵێم ئەبێ عقلێتی دەوڵەتداری تەبێ بۆ بەڕێوەبردن ئەوەیە کە ئەوانیش وەکو ئێمە ئینسانن حەزیان لە پارەی و حەزیان لەوەیە کەس چاودێریان نەکا و پارە بەرن و بەڵام لە سەر و هەموو ئەوەشەوە دیوانی چاودێری داراییان پەک نەخستۆ لەسەر حکومەت چاودێریەکی ورد و بە زۆرێک لە شەفافێتێکی باش حکومەتەوەی کە پێویستە بە بانکیکردن ئێستش خۆتزیینەوە هەیە لە بە بانکیکردنی موچە پێبراری دادگا بێ ڕاز نەکردنی داهاتەکانی ناوخۆبێک وەنەوتە بێت کە هەمووی لە برارەکەی دادگای فدراڵی داهات کە نەکراوە تەوتین هەر لە سەردرا باڵە تەوتین هەر نەکراوە نەک خۆتزیینەوە بێ هەر نەکراوە ئەوەی کە حکومەتی هەرێم بەڕاستیە گەرمانەوە قسە لەسەر تەوتین بکەین نازانم مەجال هەیە نا حکومەتی هەرێم ئەوێ چاوبەست لە حکوومەتی عێراق و لە خەڵکیش بکە هاتووە بە حکوومەتی عێراقی و بە خەڵکیەڵێ ئەم هەژماری منی کە من کردومەتەوە ئەوە هەمان ڕێکارەکانی تەوتینە ئەوە تەوتینە بەڵام لە ڕاستیە ئەوە بۆ چاوبەستیکردنی حکوومەتە ماوەیەکیش لە TVI سێ چوار ڕۆژێک مجموعەیەک ناویان نردوو ویستیان هەندێک هەژمار بکەنەوە بەڵام حسابیانەکە کە هەژماری منە یعنی دیارترین خاڵ لە نێوان تەوتین و لە نێوان هەژماری منە ئەوەیە کە خەڵک ئەوەی حکوومەتی عێراقی ڕاستە و خۆ وەزارەتی دارایی عێراق پارە بخاتە سەر هەژماری فەرمانبەرەکە ئیتر ناوی هەژماری منە ناوی تەوتین ناوی هەرچیەکە بەڵام ئەمان کە ناویان ناوە هەژماری من پارەکەیانەوە لە وەزارەتی داراییەوە لە ڕێگەی ئەوانەوە بێتەوە بۆ حسابی فەرمانبەرەکە جیاوازیەکەی ئەوەیە زۆر جیاوازێکی بنەڕەتیە هەژماری من پارەیە کە حکوومەتی هەرێم خۆی خاتە سەر حسابەکە بەڵام تەوتین ئەو پارەیە کە حکوومەتی عێراقی ڕاستە خۆی خاتە سەر سوپاسان دەکەم دکتۆر ئیسماعیل بەرزنجی هەروەها کاک عەزیز عەلی سوپاسیان دەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ